بەینتان باش بەینی باش کوردستان خۆتانزان هەموو جارێ ئەوتا مایکم پێوەیە لەگەڵ چیە دیەخانە ئەمڕۆ دیێگوڵی چیە ئەمڕۆ لەگەڵ دیەخانە بەرنامەی یەڵا شۆفێر لەگەڵتان نابین ئەهێڵم منی سناپ بکەم کاتۆ شتێکی زۆر باشە لە بەرنامەکە زیاتر قسەتان بۆ بکەم خەمتان نەبێت جەماعەت ببورن فرێنە گوتم سناپ ئەو بیرم جوو سناپ بکەم ئەوەنەی قسە کرد ئەوەنەی پرسیار لێ کردم ئاخیرەن تاوە 135 زۆلاریشمان لێرە حاصل کرد ئەیش بۆ با باسی نەکەن عیبە بەس بۆ خۆم نێ چۆن بوو بەلاتەوە خۆش بوو خۆش بوو ئەوە تەبعاً ملف مەغڵیە کاکە ئەزای چی بوو من باسی شتێکی خۆمم بۆ کرد پێش بەرنامە جوزدانەوەی گەڵە بوو مەلف مەڵایەتەوە ئەمە شتێکی زۆر گرنگە کە هەموو کەسێکم نەوتووە یەکسەر وتم من هەموو ئیشەکەم لەسەر مۆزوع باس هەمووی مۆزوعێکم لەسەر باس کرد چی بۆ باس کرد بڕۆم بۆم دانایەوە غەڵەت کرد چی ڕێگا طبعا ئەو پاسکیلم پێ ئەچی لەسەر حاکۆ پێچ کردەوە با بم بە کوێ ڕەفرێ پێچ کردەوە بەس دوێنێ شەو تەلەفۆنی بۆ کردم وتی کاکە تۆ هەنی شت حازر کە لەوا چێ پرۆگرامەکە کەم بێ وای لێ سەر و زێیمە فرێ کەوتی فرێ پرسیار نەکەوتم زۆر پرسیاری ئەزایی چۆن یعنی هەر ئەو قسەماگاگەمە لە دنیا نەوازام ئێواری بەسەرا لەگەڵ منەوە لێ بەسەرێ لە بەجددی خۆش بوو یەکێک لەو پرۆگرامانە ئیشەڵا کەی بڵاو بێتەوە با لێ ساو بزانن پێمانەڵێت تمیش پێتانەڵێمەوە زۆرم بەدڵ بوو لەبەرەوەی وەکو ستایلی خۆم وایە بە شەوان ڕۆیشتن پیاسەکردن قسەکردن زۆر زۆر تایبەت بوو چاڕۆم بەس پێم بڵێم بۆچی دوای ناخواردن یانی لە خۆتەوە دڵ خۆشە بێ سەیرە ئەی بۆ ناخواردن نان نەخواردن برسێتی تووڕە دەکا یانی علاقەت پێوەی چیە برسیمە بەس بۆ تووڕەی شتێکی کە وەسەکە زۆر شلۆقە لەبەرەوەی ئەو برادەرە لە شوێنی زۆر غەڵەتە ڕایگرتووە بۆ خوێ ئەەکەیتە هەر شتێکە و تامی ئەو شتە زیاکە بۆ تامی خوێکە زیانەکە لەوە تێناگەم بۆ نمونە من خوێکم بە خیارەکەیە ئەبێ خیارەکە هەم تامی خیار بە هەم تۆزێ تامی خوێکەش بە بۆ خیارەکە تامی زیاترە بێ یعنی بۆ تامی سوێرەکە ئەگە حتممە زۆری پێوە نەکەی یا بۆ نمونە مریشک بۆ تام ئەیکەی بە مشکەکە تای مشکەکە زیاتر ئەیە بۆ تامی خوێ و مریشکی احتیاجی نایە ماستاو بۆ تامی خوێکە نایە بۆ تامی ماستاوەکە زیاترەکە شتێکی زۆر سەیرە شتێکە تامی بە سوێرە هیچ تامیشکەی خوێ بە سوێرەکە چی ئەوە ڕۆیە ئێترەوە مێشکە و بیری لێ کاتەوە تاوا من بیرم لەوە کردەوە چەند جار ئەو کەسانی دووجددی ئەگەر وازم لێ بین بیرکەم شتی زۆر سەیر لەم دنیایە بۆ نمونە ئەو کەسی هەو چەند جاری وتومە ئەو کەسانی کە دووسێ زمانەزان بەجددی بۆ نمونە ئینسان لە دەبلیسا جاری وایە ئیتر بۆ بەس خەیاڵەکاتەوە بیرەکاتەوە کە بیرەکەنەوە ئەمانە ئەگەر دووسێ زمان بە تەواتی بزانن بە چ زمانە بیرەکەنەوە یعنی بۆ نمونەڵێ بە تەمام ئەوە بکەم ئایا لە مشکی خۆیانە بە ئینگلیزیەکەی ئەیڵێ بە عەرەبی ئەیڵێ I want to try this یعنی لە مشکی خۆتە ئەو بڵێیتەوە تۆ لە مشک ئەویان نازانم کەی زمانی چیکە فێر بووم لەوا چ ئەوم بۆ دەکەی بەجددی ئەین بیرم لا کردەوە ئەم ئینسانە بە چ زمانێک بیرەکاتەوە بیم نییە گورە چۆن هاشتی زۆر سەیرێ لەم دنیا کاڵێ بڵێ پاشە چۆن بۆ چۆن و بۆ ئەدی توخوایەوە پرسیا بدۆزنەوە جەماعەت بزانم ئێوە چی لە مێشتانەی بۆ ئەڵێم بۆ